زانایانمان فەرموویانە النوافل سیاج لحفظ الفرائض، وتویانە سنەتەکان وەکو سیاجێک وایە، وەکو پەرژینێک وایە بۆ پاراستنی فەرزەکان. کەسێک ئەگەر گرنگی بە سنەتدا بە تەئکید گرنگی بە فەرزەدا، ئەو کەسەی کە خەمی خوارد کاتێ سنەتێکی فەوتیا ئیتر چۆن خەم ناخوا کاتێک فەرزی بفەوتێ. لەبەر ئەوە وتویانە سنەتەکان سیاجە، عینەنۆ کابرایەک وایە مەزرعەیەکی هەبێ، خانوویەکی هەبێ، بە چواردەوریا بۆ ئەوەی زەرەر بە خانەکە نەگا، یا خەڵکێک یا کەسانێک یا ئەلموهیم هەر شتێک نێتە نزیکی خانووەکەەوە سیاجێک ئەکا بە چواردەوری خانووەکەیە. ئیتر ئەو کاتە خانووەکە لە ئەمانترایە. بە هەمان شێوە فەرزەکانیش بەو شێوە، سنەتەکانیش بەو شێوەیە، سیاجە بۆ پاراستنی فەرزەکان.